بە هۆکاری نەخۆشی کۆرۆناوە و کێشەی دروستبوونی کێشەی ئابووری بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و هەروە حکوومەتی عێراقی داوای 330 میلیۆنمان کردو بۆ سنووری چەمچەماڵ بۆ ئەوەی بتوانین نووسینگەی پاسپۆرت بکەینەوە لەوێ بەڵام بۆ هۆکاری کێشەی ئابووریەوە نەتوانرا بودجێ تەرخان کرێ خۆشبەختانە بە هاوکاری هاوڵاتیانی خۆشەویست و خەڵکی کە لێرە و لەوێ توانرا هەموو پێداویستیەکانی سنووری چەمچەماڵ دابین کرێت و نووسینگەکە ئامادە کرێت بۆ ئەوەی بەڕووی هاوڵاتیانە بکرێتەوە ئێستا نووسینگەکە ئامادەیە هیچ نوقسانێکی نەماوە تەنها ماوەتەوە ئەوەی کەوا ئێمە لەم ڕۆژانەیە لەم هەفتەیە کۆبوونەوەیەکمان هەیە لەگەڵ جەنابی وەزیری ناوخۆ لە هەولێر لەو کۆبوونەیە تەکلیفی ئەوەی لە یەکەین داواکەین بە ناوی هاوڵاتیانی چەمچەماڵەوە کە تەلەفۆنمان بۆ بکە بۆ بەغداد بۆ ئەوەی تیمێک لێەوە بێن بۆ ئەوەی دەرگای نووسینگەی چەمچەماڵ بەڕووی هاوڵاتیانە بکرێتەوە تەنها ماوەتەوە ئەو تیمە بێن دەرگاکە بکەنەوە بەڕووی هاوڵاتیانە